خۆشەویستان دیارە لەسەر پرسی تایبەت بە ژنان دوێنێ دەزانین کە بەڕێز دکتۆر ڕێوەسفایەغ کە بەڕێزیان سەرۆکی پەرلەمانی کوردستانن لە کۆنفرانسێکی تایبەت بە پرسی ژناندا کە بشێک لە ڕێکخراوەکانی تایبەت بە پرسی ژنان لە کۆنفرانسەکەدا ئامادەبوون لەگەڵ کۆمەڵێکی بەرچاو لە چالاکوانانی بواری ژنان و ڕۆژنامەنووسان باسی لەوە کرد کە ئەوان چەند جارێک داوایان لە ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و بەڕێوەبەرەتیەکانی تایبەت بە توندوتیژی دژی خێزان داوایان لێ کردوون کە راپۆرت و یادداشتی تایبەت ئاراستەی پەرلەمان بکەن ئەگەر ڕەخنەیەک یاخود پێشنیازێکیان هەیە تایبەت بۆ یاسایی کە لەسەر پرسی ژنان لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام دیارە ئەویش وەکو ڕخنەیە کە ئاراستەی ڕێکخراوەکانی تایبەت بە ژنانی کرد کە تا ئێستا هیچ شتێک لەو بابەتە ئاراستەی پەرلەمان نەکراوە تاوەکو بتوانن گلەیەکانی ژنان بارودۆخی ژنان بە هەند وەربگیرە و دەستکاری یاساکان یاخود هەمواری بکرێتەوە لە ڕێگەی پەرلەمانەوە لەسەر ئەم پرسە من میوانێکم دەبێت کە گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم کە بەڕێز هەنە شوانە بەڕێزیان ڕۆژنامەنووس و چالێکی بواری ژنان و ڕاستەوخۆ لە ستۆدیۆمیان من خاتو هەنە سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێت لێستایە دۆخی ژنان چۆن نبینن لە هەرێمی کوردستانە ئێمە هەردوێنێ لە میانەی مەراسیمێکدا کە دکتۆر ڕێواز خۆی وتاری تیا هەبوو لەو مەراسیمەیە توێژینەوەیەکمان ڕاگەیان توێژینەوەکە تایبەتە بە کوشتن بە بیانووی شەرەف لەلایەن دکتۆر لوقمان سیوەیلیەوە ئەنجام درراوە تیمەکە تیمی ڕێکخراوی CDO لە ڕێکخراوی CDO ئەنجام درراوە ئەم توێژینەوەی تایبەتە بە کوشتنی ژنان هەمیشە ئەوترێ لە هەرێمی کوردستان کوشتن هەیە ڕێژێک ڕێکخراوێک ئەڵێ ڕێژەیەکی بەرزە ڕێکخراوێک ئەڵێ ڕێژەیەکی کەمە هەریەکە بۆ هۆکارێکی ئەگەڕینەوە بەڵام ئەمە بۆ یەکەم جارەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان توێژینەوەیکی ڕێشەی لەسەر ئاستی کۆمەڵگە و لەسەر ئاستی ناوەندە پەیوەندیدارەکان ئەم توێژینەوەیە کراوە لە میانەی ئەم توێژینەوەیە زۆر قسە و باس هاتە پێشەوە سەبارەت بە مافەکانی ژنان کێشەکان ڕێگریەکان کارەکانی ڕێکخراوەکان ئەمەوێ سەرەتا ئاماژەیەک بەوە بم کە دەرئەنجامی توێژینەوە کە بەڕاستی دەرئەنجامەکانی دڵخۆشکردنین و توێژینەوەکە خۆی لەسەر بابەتێکە کە ترۆپی توندوتیژیە لە کۆمەلگای کوردیا کە مەسەلەی کوشتنە بە بیانووی شەرەف چونکە زۆر کوشتن هەیە ئەخرێتە بیانووی شەرەفەوە و ئێمە لە توێژینەوەکەی باسیشمان لەوە کردووە کە ئایا شەرەف چەمکێکە کوشتنی بۆ ئەنجام بدرێ ئایا بە کوشتن پاکە کرێتەوە و ئایا شەرەف لە تێڕوانینی تاکی کوردیا چییە؟ گفتوگۆ قسە و باسەکان زۆر بوو لەسەر مەسلەی توێژینەوەکە چکە دواتر پانێڵێک بەڕێوە چوو هەر لە میانەی مەراسیمەکە دکتۆرە ڕێواز ئاماژەی بە دوو خاڵی زۆر گرنگە یەک مەسلەی کوشتن بە بیانووی شەرەف بۆ پێی خۆی پێشتر لە یەکێک لە ڕێکخراوەکانی ژنانە کاری کردووە و بەتایبەت لە مەسلەی کوشتن بە بیانووی شەرەف کاری کردووە و ئەزانەیە کە ڕێگریەکان چین بربەستەکان چین و معاناتەکانی ژنان چین بەتایبەت ئەو ژنانی کە ئێستا بەشێکیان لە ژێر هەڕەشەیان و لە شەڵتەرەکان دەڵدەدراون یاخود ڕۆژانە هەڕەشەی کوشتنیان لێکرێن هەروەها ئاماژەشی بۆیە لە هەر لە وتەکانی ئاماژەی بۆیە کە سەرڕای ئەوەی کە ژنان پارێزراونین هەموو ئەو کەسانش کە دیفاعیان لێکن ئەوانیش پارێزراونین نمونەشی بە شەهید نەقیب محەممەد هێنایەوە کە لە هەوڵێکا بۆ ڕزگارکردنی خانمێک کوژرا لەلایەن کەس و کاری ژنەکەەوە باشە زۆر گلەی لە ڕێکخراوەکانی تایبەت بە مافی ژنان نەکرێت لەوترێت کە هەوڵەکانیان بەپێی پێویستنیە نەیانتوانیوە پرسی ژن یەکلایی بکەنەوە بتوانن شتێکیان بۆ بکەن لە نێوتاوی کۆمەڵگەدا و شاریەکانیان بەپێی پێویستنیە کە بڵاوی دەکەنەوە دەمەوێت ئەمە بزانم ئەم ڕخنانە بۆ هێندە ئاراستەی ڕێکخراوەکانی ژنان دەکرێت فعلەن هەوڵەکانی ئەوان بەپێی پێویست نەبووە نزیکەی 12 ساڵ ئەزمونم هەیە لە ڕێکخراوی ژنانە کارم کردووە دواتر چوومەتە ڕێکخراوێکی مەدەنی ڕێکخراوی CDO ئەم کارکردنی من لە ڕێکخراوەکانی ژنانەوە ئەزمونم وان پێ ئەڵێ کە ئەم ڕێکخراوانە بە شێوەیەکی زۆر جددی ئیش لەسەر کەیسەکانی ژنانەکەن بەڵام ڕێگریەکان زۆر گەورن لە بەردەمیانە و ژمارەشیان زۆر کەمە کە باس ئەکرێ لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان نزیکەی 9000 ڕێکخراو هەیە کە مۆڵەتی وەرگرتووە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەگەر بچووکتری کەینەوە بینە سلێمانی و دەوروبەری لە چەند ڕێکخراوێک تێناپەڕێ ئەم چەند ڕێکخراوەش دەیان ڕێگریانیەتە بەردەم لە چوارچێوەی کارکردنە
ڕێگریەکان زۆرن بربەستەکان زۆرن بارودۆخەکەش قورسە ئەو ڕێگریانە چین هەناخان ڕێگریەکان لەسەر ئاستی دارایی لەسەر ئاستی کۆمەڵایەتی هەر یەکێک لەو ژنانەکە لە ڕێکخراوەکانی ژنان کار ئەکا ئەبێ دوو جار خەبات بکە جارێک خەبات بکە بنەماڵەکەی ڕازی بکە و بگەێنێتە ئەو بڕوایی کە ئەو کار ئەکا و جارێکی تریش ئەبێ لە کۆمەلگا بە شێوەیەک ئیشتیا بکات کە ئیشەکە ڕێشەیی بێ و ئیشەکە کاریگەری هەبێ ناتوانین نکوڵی لەوە بکەین کە دەیان بگرە سەدان ژن لەلایەن ڕێکخراوەکانی ژنانەوە ڕزگار کراون لە مردن دەیان وە سەدان ژن کێشەکانیان بۆ چارەسەر کراوە بەڵام ئەم ژمارەکەمە چارەسەریە خاتوانە زۆر جار دەوترێ ئەمە قسەی خەڵکە زۆر جار ڕۆژنامە نووسیش پێویستە ئەو قسانێ ئەو پرسیارانی کەی خەڵکە بگەێنێت زۆر پەیوەندیدارەکان دەوترێت ئەو کێشانە کە چارەسەر دەکرێت زۆر جار بە لێکترازانی خێزانەکان بووە ئەمە دروستە یان خەڵک واقعی کارەکانی ڕخراوەکانی ژنان نازانێت و ئاگاداریان نییە بەداخەوە ئێمە کۆمەلگایەکین زۆر جار دوای وشەیەک ئەکەوین یا دوای ڕستەیەک ئەکەوین و هەمومان دوای ئەکەوینەوە لە سۆشال میدیاکانمانان ڕنگ ئەیاتەوە کە شتێکی خراپ ڕوو ئەیە هەموو بەیەکەوە شێری ئەکەنەوە هەموو بەیەکەوە کۆمنتی خراپ ئەنووسن ئەو کۆمنتانەی کە ئەگەر لەسەر شتێکی ئاساییش بێ کە ئەو کۆمنتە نەرێنیانەی ئەنووسرێ زۆر زیاترن لەو کۆمنتە ئەرێنیانەی ئەنووسرێ ئەگەر شتێکی زۆر ئاساییش بێ بۆیە ئەبینین کە جۆرێک لە بیرکردنەوە هەیە لە ناو کۆمەلگای کوردیاکە ڕێکخراوەکانی ژنان کاریان لەسەر هەڵوەشاندنەوەی خێزان کردووە ئەمە ڕێک بە پێچەوانەوەیە بەدەر لە کارکردنی ڕێکخراوەکانی ژنان لەم چەند ساڵەی دواییدا بەرزبوونەوەی ئامارەکانی لێکجیابوونەوە دەستگا پەیوەندیدارەکان و دادگا ئەوە ڕائەگەێنێ کە ئەمە ئامارێکی مەترسیدارەوە زەنگێکی خەتەرناکە بەداخەوە زۆرینەی هەڵوەشانەوەی خێزانەکان لە نێو گەنجانایە واتە ئەو گەنجانی کە هاوسەرگیریان کردەوە تەمەنی هاوسەرەتیان لە خوار 5 ساڵەوەیە زۆرترین جیابوونەوەیان تیاڕوو ئەدا مەسلەی جیابوونەوە مەسلەیەکە چەندین لێ کۆڵینەوە ئەوە هەڵ ئەگرێ بەڵام بۆ مەسلەی ڕێکخراوەکانی ژنان یەکخستنەوەی خێزان و پاراستنی بچووکترین یەکە کە خێزانە گرنگێکی ئەولەویەتی هەیە لە لای ڕێکخراوەکان من بە ئەزمموی خۆم کارم کردو لە ناویانە ڕاستە ئێستا لەو ڕێکخراوی کار ئەەکەم زیاتر فراوانتر کار ئەکە لەسەر دۆزی مافی مرۆڤ کۆمەلگا ژنان مناڵان بەڵام ئەزمموی من لە ڕێکخراوەکانی ژنانە ئەوەی پێوتم کە چەندین توێژەری کۆمەڵایەتی هەیە چەندین یاساناسەیە چەندین پارێزەر هەیەکە هەموو کاتەکانی خۆی تەرخانەکە بۆ ئەوی بتوانێت چارەسەرێکی گونجاو بۆ کێشەی ژنێک بدۆزێتەوە بە شێوەیە کە نەمافی بخورێ و بە شێوەیەکیش کە نیگەرانی نەبێت یاخود نەبێتە هەڕەشە لەسەر ژیانی باشە لە قسەکانی پێشتردا باسی لەو کرد کە بەشێک لە ژنان لە ژێرراوی شەرەفا دەکرێنە قوربانی دەکوژرێن و جۆرێک لە جۆرەکانی توندوتیژیان ئاراستاکرێ ئەم کەسانەی کە ئەم کارە بەرامبەر بە ژنان دەکەن ئەم جۆرە توندوتیژیانیان ئاڕاستە ئەکەن کێن بە دیاریکراوی هاوسەرەکانیانن برایەنن باوکیانن تەنها ئێمە کێشەکان لە نێرەکان یاخود لە پیاوەکانی ناو خێزانەکەیان دەبینینەوە یاخود نەخێر کە زۆر جار ژنان خۆشیان وەکو دایک و خوشک و کەسە نزیکەکانی خۆیان ئەمانیش هۆکارێکن بۆ ئەوەی کام توندوتیژیانە بەرامبەر بە ژنان بکرێت ئەمە مەسلەیەکی زۆر هەستیارە مەسلەی کە ئێمە باسی ئەەکەین مەسلەی کوشتن بە بیانوی شەرەف توێژینەوەکەی ئێمە ئەڵێ کە ڕێژە زۆرینەکەی ئەوانەی کە ئەکوژرێن ئەو ژنانن کە هاوسەریان هەیە کەواتە گەینە ئەو بڕوایی کە ئەو ژنانەی هاوسەریان هەیە یاخود هاوسەرگیریان کردووە لە ژێر دوو فشارە زۆر جار ئەبێتە هۆی ئەوەی کە کارەکە بگاتە ئاستێک کە کوشتنی لێ بکەوێتەوە واتە فشاری بنەماڵەکە و فشاری کەسوکاری هاوسەرەکەی یاخود هاوسەرەکەی چونکە لە مەسلەی بڕیاردان لە کوشتنە هاوسۆزیەک و ڕێکەوتنێک هەیە لە نێوان زۆر جار بنەماڵی هاوسەرەکە و بنەماڵی کچەکە خۆی یاخود بەیەکەوە ئەیکەن یاخود یەکێکیان ئەیکەن گرنگەوەی ڕێکەوتنێکی پێشوەختە هەیە بمانەوە و نەمانەوەی کە ئەم کچانە کە ئەکوژرێن یاخود ئەم ژنانەکە ئەکوژرێن دایکیان هەیە خوشکیان هەیە ئەگەری هەیە ئەو دایک و خوشکە هیچ دەسەڵاتێکیان نەبێ وەک لەو چیرۆکانەی ئێمە ئاماژەمان پێیاوە لە توێژینەوەکەمانە چەند چیرۆکێکیشمان هەیە ئەگەریشی هەیە بەشدار بێ بەڕاستە خۆیان ناڕاستەوە خۆ لە کردەی کوشتنەکەی هەواتە یا پلانی بۆ دانێ یا تەشجیعی بکە چونکە ئەوەمان لات نەچێ بەشێک لەو بکوژانەی کە لێرە چاوپەکەوتنمان لەگەڵ کردوون دواتر ئەیبینن بەشێک لەو بکوژانە باس لەواکەن کە فشارە کۆمەڵایەتیەکانی دەوروبەر ناچاری کردوون بەوەی ئەو کردەی کوشتنە بکەن دوێنێ پێرش پێم وابێ حاڵەتێکی وا لە باکووری کوردستان ڕوویە کە پیاوێک بەهۆی فشاری کۆمەڵایەتی هاوڕێکانیەوە و ئەوەنیان تانە و تەشەر لێداوە ژنەکەی خۆی سەربڕی
کەواتە ئەومان لات نەچێت کە هەر یەکێکمان بەرپرسین لە مەسەلەی کوشتنی ژنان. جۆری ئەو فشارە کۆمەڵایەتیانەی کە دروستی ئەەکەین، جۆری ئەو تانە و تەشەرانە، جۆری ئەو بوختانانە و جۆری ئەو داڵدەدانانە بۆ بکوژانی ژنان. لەوانەیە ئەگەری هەیە من ڕاستەوخۆ بەشداری نەکەم لە کوشتنی ژنێکە، بوختانی بۆ نەکەم، بەڵام لە شوێنێک لە شوێنەکانە بزانم بکوژەکەی هەیە و داڵدەم مابێ. ئەمانە هەمووی بەرپرسیارەتی کۆمەلگای تاک بە تاکی کۆمەلگا. لەوانەیە بوترێ پۆلیس کاری خۆی ناکە، حکوومەت کاری خۆی ناکە، بەڵێ کەم و کورتی لە کارەکانی ئەوانی شاهەیە، بەڵام دوجار کۆمەلگا بەرپرسیە. باشە دێمە سەر ئەو بابەتیش لەسەر پرسی لایەنە پەیوەندیدارەکان و هێزە ئەمنیەکان لەم بابەتە ڕۆڵیان چی بۆ، بەڵام بەر لەوە دەمەوێت بزان کە بەس لە تونند و تیژیەکەین، بەڵام ئەمە چەند پرسیارێکم کە ئاڕاستی جەناب کرد لەوتەی گفتووەکانمان باس لێو کردو تەنها باسی کوشتنەکەین، بەڵام تونند و تیژی ڕەنگە زۆر جۆری هەبێت، ڕەنگە کۆمەڵێک کەسانێک هەبێت کە متمینی ئەوە کە تونند و تیژیەکان بە جۆری جیاواز ئاڕاستی ژنام کەن، ڕەنگە نەیکوژن بە تونند و تیژی دەرونی ئەم خانمە ئەمژنە بڵێ لە ڕێگەی ئەلکترۆنیاتەوە بە شێوەیەکی گشتی بە حکومی جناب لەناو کارەکەی. دەمەوێت بزانم تونند و تیژیەکان زیاتر خۆیان لە چیا دەبینەوە، چنێکیان تونند و تیژیەکانیان جیاوازی هەبووە، چنێکیان کوژراون بە پێی ئامارکرد لە بەردەستا بێ. بەداخەوە بەم 2 ساڵەی دوایی بە تایبەتی تونند و تیژی ئەلکترۆنی یەکێکە لەو جۆرانەی تونند و تیژی کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەڕەشەی لەسەر ژیانی ژنان هەیە. ڕاستەوخۆ مەبەستم ئەوەیە کە ئەبێتە هەڕەشە لەسەر ژیانی کە کەسانێک هەبن بڕیار بن بیکوژن، بۆیە ئەبینین کە لە خانەکانی داڵدەدانە ژنانێکمان هەیە کە بەهۆی ئەو تونند و تیژی یاخود ئەو هەڕەشەی یاخود ئەو نامە بڵاوکردنەوەی لە سوۆشیال میدیا و ڕوویداوە لەژێر هەڕەشەی کوشتنان. ناڕاستەوخۆکە ئەوەیە کە هەندێک لە کچان یاخود ژنان ناچارەکرێن بەوەی کە خۆیان بکوژن. حاڵەتمان هەبووە کە بڕیار بووە کە وێنە و بابەتەکانی ڕسمەکانی بڵاو کاتەوە لە ترسی کە سوکاری خۆی کوشتووە، نەک حاڵاتێک چەندین حاڵەتمان هەبووە. ئەمە حاڵەتی پیاویشمان هەبووە لەم حاڵەتەیە، کەواتە تاوانە ئەلکترۆنیەکان ئێستا پێشڕووترین تاوانە لە هەرێمی کوردستانە کە بەرامبەر تاکەکانەکرێ. زۆر جار ئەو کەسەی تاوانەکەکە نازانن کە یاسایەک هەیە، یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە تەکنۆلۆژیەکان. ئەم یاسایە یاسایکی زۆر توندە، زۆر سزای قورسی داناوە بۆ ئەو کەسانی کە ئەم تاوانە ئەلکترۆنیانە ئەنجامیان، بەڵام زۆر کەس هەیە ناهۆشیارە نازانێت کە ئەم یاسایە سزای زۆر توندی داناوە، بۆیە ئەبینی لە کۆمنتا هەڕەشە ئەکا، لە مەسجا هەڕەشە ئەکا، کۆمنتیش ئەچێتە چوارچەوەی کۆمنت هەموو وتەزایەک یاخود هەموو شەیەک کە گزارش لە هەڕەشەکردن کا بە هەر شێوەیەک نێردرابێ سزای خۆی هەیە و ئەم سکاڵایانە هەمووی ئەگاتە ئەنجام و سزای کەسەکان ئەدرێت. چەندین کەس هەیە هەوڵیان ناو بچنە ئەوروپا نەدۆزرێنەوە یاخود لە ئەوروپاوە هەڕەشاکەن، بەڵام ئەوانەش دۆزراونەتەوە، ئەوانەش سزایان بۆ دەرچووە. باشە خاتو هەنا بەگشتی باسمان لە پرسی ژنان کرد، بەڵام دەمەوێت بزانم وەکو ڕێکخراوەکان وەکو ئەو ژنانی کە لە ڕێکخراوەکانی تایبەت بە ژنانە کار دەکەن، ئەمانە ڕوبەڕووی هیچ جۆرێک لە تونند و تیژی بوونێتەوە، یان ڕۆژانە شتێک هۆکار بووە، کەسێک هۆکار بووە کە ئەمان تونند و تیژیەکە دەرۆنی بێ یاخود کاریگەری کردێت لەسەر کارەکەیان، بەگشتی دۆخی ئەمان چۆنە؟ ڕاستە ئەمانش دوجار هەر ژنن هەر لە بوارێکا کارەکەن. ڕاستە ئەمە قورسایەکی زۆر گەورە لەسەر ژیانی هەر یەکێک لەمانە هەیە تا ڕادەی هەڕەشەی کوشتن، بە تایبەتی لە دوای ئەنجامدانی چالاکێک یاخود پرۆژەیەک ئیتر هەڕەشەکانی کوشتن زۆر ئەبن، سوکایەتی زۆر ئەبێ، ناوزڕاندن لە سۆشیال میدیا زۆرە، بە تایبەتی یعنی ئەم ژنانەی کردوتە هەدەف ژنە ئەو ژنانەی کە هەوڵ ئەیان لە بواری سیاسی یاخود ئابووری لە بوارەکانی ترا دەربکەون، ئەمانەکەنە هەدەف بۆ ئەوەی کە جۆرێک لە جۆرەکانی ئازاردانیان ئاڕاستە بکەن و لە ڕێگەی سۆشیال میدیا و هەوڵ بن بیان ترسێنن یاخود ناچاریان بکەن بە کارێک کە نایانەوێ بیکەن. تا ئەو کاتەی نەقیب محەممەد شەهید کرا، بەڵێ زۆر باز لەوە کرا کە هەڕەشە لەسەر ئەو ژنانی ناوڕێکخراوەکان هەیە، کارمەندانی ناوڕێکخراوەکان هەیە بە گشتی نەکە ژنەکان، کارمەندانی ناوڕێکخراوەکان هەیە، بەڵام لە دوای شەهیدکردنی نەقیب محەممەدەوە هەڕەشەیەکی جدی لەسەر کارمەندانی دەستگا پەیوەندیدارەکانیش هەیە تا دەستگا حکومیەکانیش هەیە کە ئەمە مەترسێکی زۆر گەورە خاتەوە سەر هەموو لایە. ئەم هەڕەشەیە لەلایەن کێوە کرانی بۆچی کۆمەلگا بە شێوەیەکی گەشتی من باز لە کۆمەلگا
کۆمەلگاکەم بەڵام ڕەنگە کەسانی دیکێشە بن لەناو کۆمەلگە هەمووی بەجارێک نەبێت کە ئەم کارە ڕەتکەنەوە بۆچی هەمووی کۆمەلگە بە چینە جیاوازەکان بینیوانە بۆچی کاری ئەم ڕێکخراوانەی ژنان بەجارێ ڕەت ئەکەنەوە ڕێکخراوەکانشیان کردووە کە ناباو بێت بۆ ناو کۆمەلگا ڕاستە خۆی بۆ خۆی ڕزگارکردنی ژنێک لە کوشتن ناڕزایەکی توندی لێکەوێتەوە لەلایەن چەندین بنەماڵەوە لەبەرەوەی کە ئەوان بڕیاریان ناوە ژنێک بکوژن کە ئێمە لە ژێردەسی ئەوان دەری ئەهێنن یاخود هەر ڕێکخراوێکە لە ژێردەسی ئەوان دەری ئەهێنێ یاخود هەر شوێنێک کە ئەوان ئەپارێزێ ئەوان پێیان وایە ئەمە دوژمنایەتێکی گەورەیەکی ئەوان ئەکرێ نائاگا لەوەی کە ئەگەر بیشی کوژن سزایەکی قورس چاوەڕیان ئەکات چونکە زۆرێک لەو بکوژانەی لێرە چاوپێکەوتنمان لەگەڵ کردوون ئەڵێن ئەگەر سزاکەمان بزانایە ئاوا بێت ئەو کوشتنەمان ئەنجام نادا یاخود ئەگەر بمان زانایە ئەوەندە بێت تاوانە جارێکی تر بیرمانە کردەوە لە کوشتنەکان زۆر چاوپێکەوتن لەگەڵ بکوژەکان کراوە بەڵام ئەوەمان لێیاد نەچێ هەموو بکوژەکان لە هەر ساڵێکا کە کردەی کوشتنی تۆمار کرابێ دەستگیرەکرێتوانێ ئەمە بڕیاری حکوومەتە و دەرچووە یعنی هەموو بکوژەکان دەستگیرەکرێنەوە هیچ بکوژێکیش لێبوردنی گشتی نایگرێت باشە دمەستەر باسکردنی ڕۆڵی هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی و بە حکومی جەنابیش لە ناو سلێمانیا کار و چالاکیەکانت هەیە و هێندەی ئاگداربی لە تاوی هەرێمی کوردستاندا ڕۆڵی هێزە ئەمنیەکان لایەنە پەیوەندیدارەکان بۆ هاوکاریکردنی ئێوە و بۆ پرسی ئەو ژنانی کە توندوتی ژیان بەرامبەر دەکرێت ئەمان هەوڵیان چۆن بۆ بەپی پێویست بۆ هەماهەنگیەکانتان چۆنە لەگەڵ ئەوانە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی توندوتیژی بە تایبەتی زۆر هاوکارن لە ناوچە جیاوازەکان لە دەرەوەی سلێمانیش لە هەولێر لە هەر شوێنێک بێ زۆر هاوکارن لەگەڵ ئێمەیە بەڵام ئەومان لێیاد نەچێت کە ئیمکاناتەکان محەددە ئیمکاناتەکانی بەردەستی ئەوان دیاری کراوە و ناتوانن هەموو ئەو کارانی کە پێویستە بیکەن هەموو ئەو ئیمکاناتی کە پێویستە بیکەن مەسەلەن بۆ نمونە ئێمە پێویستمان بەوە هەیە کە لە ناو بەڕێوەبەرێتی توندوتیژیە بەشێکی تایبەت یەکەیەکی تایبەت بە تاوانە ئەلکترۆنیەکان دەستنیشانکردنی تاوانە ئەلکترۆنیەکان بکرێتەوە بە سوپاسەوە ئێستا پۆلیس و ئاسایش بەشێکیان هاوکارن لەگەڵ بەڕێوەبەرێتیەکانە بۆ ئەوی کە ئەم تاوانانە کەشف بکرێەوە بزان کەسەکە بدۆزنەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان بیگەنە دەستدادگاوەوە سزا بدرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ئەو ئیمکاناتانەی بەردەست لە ئاست ئەو کێشە زۆرانە یاخود لە ئاست ئەو هەڕشانە نییە کە هەیە پێویستمان بۆ هەیە کە ئیمکاناتی زیاتریان هەبێ بۆی ئێمە بە ئەو پەڕی دڵ مطمئینیەوە کە کچێکێتە لامان یا کە ژنێکێتە لامان کێشەیەکی ئەلکترۆنی هەیە هەڕەشیان لێ کردووە وێنەکانیان زیوە هاکیان کردووە شتێک ئەلەم بابەتە بتوانین بە دڵ مطمئینی بینێری باشە باست لەوە کرد کە بەپی پێویست ئیمکانیت نییە و لە بەردەستی هێزە ئەمنیەکانە یاخود کە ڕێکخراوەکانی ژنان پێویستیان بە کۆمەڵێکداوە بێت ڕەنگە بەپی پێویست نەبێت لە ناو ڕێکخراوەکانە ئێوە گلەی یەکتان هەیە لەسەر یاساکانی تایبەت بە ژنان دوێنێ دەزانین کە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە سیمینارێکا باسی لەوە کرد کە ڕێکخراوەکان راپۆرتیان ئاراستی پەرلەمانەکرۆ لە کاتێکا خۆی بە شێوەیەکی ڕسمی داوای لێکردوون کە راپۆرتە یاداشتە ئاراستی سەرۆکایەتی پەرلەمانی کەن بۆ یەگەر یاساکە کەم و کورتێکی دەستکاری بکرێت ئەمە بۆ نەکراوە بەشێکی کراوە بەشێکی ڕێکخراوەکان چەندین کۆبوونەوەیان کردووە مەسەلەی یاسا مەسلەیەکی زۆر هەستیارە چونکە یاسا ئەوە نییە بڵێ بۆ سەردەمێکە یا بۆ چەند ساڵێکە بەڵام دوجار سەرۆکایەتی پەرلەمانەکە داوا ئەکات ئەوان سەڵاحیەتی ئەوان هەیە کە دەستکاری خەرەکە لەوێەوە هاتووە و ڕێکخراوەکان زۆر بە جدی ئیشیان لەسەر ئەم یاسایە کردووە بەڵام پێویست بەوە هەیە کە زیاتر و زیاتریش ئیشی لەسەر بکرێت لەبەرەوەی ئەم یاسایە زۆر جار بەشێک لە یاساکە کە ئەچێتەوە بەردەم دادوەرە بە ڕێزەکان ئەڵێ خۆی ئێمە ئاگامان لێ نەبوو ئەم یاسایە دەرچووە یاخود ئەم یاسایە چۆن جێبەجێکرێ لەبەرەوە تەنها مەسەلە تێکست نووسین نییە واتە دقەکە نییە ئەبێ بیر لەوەش بکرێتەوە کە ئەم یاسایە کاریگەری ئەرێنیەکانی نەرێنیەکانی و هەروەها چۆنێتی جێبەجێکردنەکەی ئیمکاناتی جێبەجێکردنەکەی بۆ نمونە ئێمە لا یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە ئەوە چەسپێنراوەکە بۆ ماوەی 2 ساڵ ئەگەر 2 هاوسەر لە یەک جیابوونەوە پیاوەکە ئەبێ مافی نیشتەجێبوون بۆ ژنەکە دابین بکە بەڵام ئایا ئەمە جێبەجێکرێ بۆ چۆن جێبەجێکرێ هەندێک لە دادوەرە بەڕێزەکان هەندێک لە پارێزەرەکان داوای ئەم مافانە ئەکەن بەڵام جۆری جێبەجێکردنەکەی نسبێ بۆیە ئێمە ئەمانەوێ ئەم یاسای ئەوەندە بە بوختی بچێتە سەرۆکایەتی پەرلەمان ئەو کاتەی کە پەسەند دەکرێ و دەرئەچێ بە شێوەیەک بێ کە گونجاو بێ لەگەڵ بەرژەوەندەکانی باشە گرنگی ئەم جۆرە سیمینارانەی ئەوەی کە دوێنێ ڕێکخراوە لە ئاستی باڵایە بێت لەگەڵ ڕێکخراوەکان لەسەر پرسیژن لەسەر دۆزیژن ئەم جۆرە سیمینارانە تا چەند گرنگە و
دەکرێت لە ڕێگەی ئەم سیمینارانەوە هۆشیاری بدرێت بە هەم بەلایەنە پەیوەندیدارەکان هەم بە کۆمەڵگا هەم بۆ بەرچاوڕۆنی خانمان گرت و توندوتیژیەکیان بەرامبەر کرا ئەو پەرلەمانە لە پشتیانە ئەوە ڕێکخراوەکان و هێزە ئەمنیەکانە لە پشتیانە گرنگی ئەم ڕێکخراوانە لە چه ئاستێکایە و تا چەند توانراوە دووبارە بوونەوەی ئەم سیمینارانە هەبێت لە داهاتوودا بەتەئکید دووبارە بوونەوە ئەبێت ئەم جۆرە کۆبوونەوانە کە لەسەر ئاستێکی باڵاکرێ بۆ ئەوەیە هەماهەنگی زیاتر بێ کە کاتێک کێشەیە گێتە ڕێکخراوەکەی ئێمە بتوانین هەماهەنگی بکەین لەگەڵ بەڕێوەبەرێتیەکانە لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکانە بە پێی پێویستی کێشەکە ئەمە بۆ هەماهەنگی زیاترە بۆ هاوکاری زیاترە بۆ پشتگیری زیاترە لە پێناو بەرژەوەندی ژنانایە سیمینارەکانی تریشمان هەیە کە گشتیە هەمووان لی سوودمەند دەبین ئەمانش بەردەوام ئەبێ گرنگ ئەوەیە کە ئەوە بزانین کە پێویستە ژیانی ژنان پارێزراو بێ و دیارە کە نیەتی حکوومەت هەیە بە تایبەتی لە چەند هەنگاوێکە کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران چەند بڕیارێکی دەرکردووە و چەند هەنگاوێکی ناوە بۆ ئەم مەسەلەیە بە تایبەتی مەسلەی کوشتن بە بیانووی شەرەف ئەمانە هەمووی جێگەی خۆشحاڵیە دەستپێکێکی قورسە بەڵام پێویستی بە بەردەوامی هەیە بەڵێ دیارە هەر بۆ ڕێگریکردن و هەروەکو ڕێزێکیش لەسەر پرسی ژنان و ئەو ژنانی کە بەناوی شەرەفەوە دەکوژرێن لە ماوەکانی ڕابردوو ساڵانی ڕابردوو کە بە بێناو دەنێژران بەداخەوە بەڵام بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ئەم ڕێچکەیشکان کەمین ژن بناوەوە بنیشرێت لە گۆڕستانەکاندا ئەمەژێکێکە لە هەوڵە دیارەکان ئەمە زۆر سپاس دەکەم خاتوانە کە ئەمڕۆ لە بەرنامەکەمان میوان بووی مادوونەبی زۆر سپاس بۆ بەڕێز هاناشوان کە بەڕێزیان ڕۆژنامەنووس و چالێکی بواری ژنان بوون و لە ستۆدیۆوە میوانمان بوون مادوونە سپاس